هەستی من لەم ڕۆژەیە زۆر خۆشە کە توانیم وەکو نوێنەری زانکۆی هەڵەبجە بتوانم لەم فستیڤاڵەیە پلەی یەکەمی بەدەست بێنم لەگەڵ هاوڕێکانم. بەڕاستی پرسیارەکان ئاسان قورس مام ناوە ئەنواعی تیا بوو، بەڵام ئەوە بوو کە ئێمە بە تیم توانمان توانی بەیەکەوە چۆن بڵێم پەیوەندیکی باش لە نێوانمانە هەبێ بتوانین بگەین بە وەڵامەکە و وەڵامی ڕاستوەرەکەی. خۆت لە چ بەشێکە خوێنی بەشەکەت پەیوەندی بە بیرکاریەوە هەیە؟ بەڵێ ئێمە بیرکاریداکی هەموو زانستەکانە لە بەشی کۆمپیوتەر ئەخوێنین خۆناغی سێم زانستی کۆمپیوتەر. خۆت حەزت لە بیرکاری هەبووە لە مناڵیەوە؟ وەڵا لە مناڵیەوە نا، بەڵام گەشتمە ئامادەی هەر لە خۆی چۆن بڵی حەزم پێ هەبوو. سڵاو لە تۆش ئێمە وەکو ئەندازیاری تەلارسازی لە زانکۆی جیهانەوە بەشداری ئەم پێشبڕکێمان کردووە و پێشبڕکێکە زۆر باشی بەڕێوە چوو و هەروەها بۆ خۆشمان زۆر باش بوو کە ئاسی ئەکادمیمان زیاتر بەرزە بێتەوانێ و هەروە تێکەڵاوێکیشمان دروست بوو لەگەڵ زانکۆکانی ترە. خۆت حەزت لە بیرکاری هەیە؟ ئەرەوەڵا لە مناڵە حەزم لە بیرکاریە. چۆن بوون پرسیارەکان بەعام باش بوون ئاسان؟ پرسیارەکان باش بوو، بەس ئێمە لەبەرەوەی کاتمان کەم بوو نەماتوانین بزۆ بە جوانی خۆمان ئامادەکەین. زۆر باشە. ئەم حەزی بیرکاریە چۆنە؟ ئێستا من هیچ حەزم لە بیرکاری نییە، بەس ئێوە چۆنە ئەوەندە حەسان لێتی؟ لەبەرەوەی زیاتر من حەزم لە لەبەرکردن نییە، حەز ناکەم شت لەبەرکەم، زیاتر حەزم لە یاریکردنە بە ژمارەکان.